لێتەمە شەوانەیە هیجازێ دەبوو نایڕیشێن دژی بارەگەهێن ئەمریکای لە ڕۆژەبایی و کوردستانی و سووریان مامۆستای زانیگاهی دکتۆر کاوا عەزیزی لە ستودیا کوردستان 24 میهمانی منێتە بخێراتی کەکەی کاوە کە کاوە دە 5 ڕۆژاندا 6 ڕیشێن و لە هەمبەری بنکێن ئەمریکی لە ڕۆژەبایی و کوردستانی و سووریا هاتنەکردن گەلو ئەف گروپ هەبوونا بنکێن ئەمریکی و هاتنا سەربازێن ئەمریکی بۆ ڕۆژلاتان ناوین بۆ خۆوەکە مەترسی دەبینن تو چاوە دەنرخین زۆر سپاس بۆ جەناوتە و کوردستان 24 کە مە داواکردن بڕاستیژی ئیرۆ گۆم تەماشا بکەن شەڕێک بۆ وەکالەت دەبێ ئەو شەڕێک بۆ وەکالەت ئەگە حەماس بێ ئەگە حەزب الله بێ ئەگەر گروپێن تەرۆریستی لە سووریا بن ئەگەر حەشدی شەعبی بێ ئەگەر پێکەکێ بێ گشت مامۆستەیەکە ئەو مامۆستای ئیران یعنی هەر تشت لە پشتوێ ئیرۆ ئیران سەکنە یعنی حەیانی ئیران گوت بوو ئەگەر ئەمزانە بن ئێریش تەهران و ئێریشی وەک سیستێم نەکەن یعنی ئێمە تەدەخلی ئەو کاروبار ناکەن لێ دیارە گوتمتمانە نەدانە ئیران گۆ ئێریشی سەر ئیران نەبێژ بەروێ ئەو دائیمەن ئەو گروپێک وان بکارتێنە گروپێک وان مەشق دکە و تەمویل دکە و سەر بە ئیران و مەحسوب بن ئەو وانە لە دژی ئەمریکا بکارتینە ئەمریکا ئەگەر گۆنێزیکی مەبێ هەنە گۆ بۆ وەکالەت کاوانەها ئەمریکا ژیژالی خۆ بە دەبێژن دەما پێویست کرد ئەمێ دەما پێویستە بەرسڤا وان ئێریشان بتن vê peyama Amerîka tu çawa dixwîne ئەمریکا یعنی زوو بزوو ئەو ڕاکسیا ناکە ینی ئەمریکا پلانی خۆ هەیە لە گۆر پلانی خۆ دچن یعنی بە هەوەر کە ئەمریکا ئەگەر گۆ لێ نادە لێ تشتێک لە بیرژی ناکە یعنی ئەیرانی گلێک پرۆڤۆکاسیۆن لە دژی ئەمریکا کردنە ئەوە ساڵن ینی ساڵن گۆ پرۆڤۆکاسیۆنا دکە لێ دیارە ئەو کارێک گۆ ئیران لە یەمەن و لە سووریا و لە لبنان و لە غەزە و لە ئەو مەناتقانی گۆ دکێ دیار گۆ خزمەتێکی ئەمریکی شتی هەیە لەبەر ئەوەی زۆر جاران بە سۆرانی بێت چاو دەپوشن یعنی چاوێ خۆ دەگرن لەبەر ئەو کارێک گۆ ئیران دکێ ئیران دەبێژە و ئارمانجا ئەمریکا لە هەرێمێ بتایبەتیژی پشتی شەرێ ناوێنا ئیسرائیل و حەماستە کە کێکاوە گۆهراندنا ڕەوشا جۆغرافیایا هەرێمەیە گۆهراندنا نەخشایان ئیران vê daxuyaniyê de tu çawa dibînî bi rastî armancekî Amerîka ya guherandina nexşeyê li herêmê heye yani ew tiştê got Tirk bibêjin û ew tiştê got îranî bibêjin weke di dewletê kevnar ke sedan sal diplomasiyet heye û di hemû şerrên cîhanî de bejdar bûne û pêwendînî xwe yî dîrokî hene و لە دیبلۆماسیەتا دنیای تێدیگهێن و ئەو بە حجمی ئەو دەوڵەتی هەرێم زلهێزن زلهێزی هەرمینە ئەوانە دزانن پرۆژە چاوانە و بەرێ سیاسەتێ ئاراستە سیاسەتێ لە کوێ و ئەو دزانن گۆ دچنە ناوان زانن بێ مەسەلێ لەبەرەوەی ئەو دبێژێ بە عەرەبی دبێژن حرب ئیستیباقیە ینی بەری گوتلمە بدە ئەزلتە بدەم یانژی ئەمریکا خوتاوێ تشتی دبێژێ ئەمریکا ژی پرۆژا خۆ ناشێ دبێژن ئەڤ هەردوو وەڵاتی دبێژن دکتۆر کاوە دبێژن هەبوونا ئەمریکا بتایبەتی لە ڕۆژاوای کوردستانی مەترسیەکە لەسەر یەک پەرچەیە خاکە سووری دیتناتێت آخر ئیرۆ هەبوونە ئەمریکا لە عێراق و لە سووریا لە سووریا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەو لە ناو کوردایە ینی پەیوەندی بە کوردار دانی شەڕێکی دژی داعش کرد ڕاستە عەرەبژی ناو قەسەد دەهەنە بەس ئەوانە شەڕوانن بەڵام ئەوەی گۆ پەیوەندی گرێ دەدن بە ئەمریکاوە ئەوە پەیوەندی کوردە فەلبەر وێ دەترسن ناخوازن کورد فێری دیبلۆماسیەت ببن کورد پەیوەندیە خۆ دەوڵەتە زلهێزەکان ڕدەینن کورد لە ژووی قالکێ خۆی هەرێمی لوکال دەرکەوە دەرەوە ئەڤ ترسیوان ئەوە
عادي امريكا جو به پیوندیه که به حرکه کی کردی دینه به حزب کی کردی دینه به محرمه کی کردی دینه امریکا بله کسی پیوست ناکی اجازه بده حنکت دینن بله تشتكي كي كاونها افشر يقول نابنا اسرائيل وحماس يدنا برفرح دبد استا هرمي دجيت شوات كك جمال سيرفي بابتي من قال لك نبيسيه براستيجي يعني افشر حماس نفس شر لدجي حماس افاد دستبيكا شركي روجلاتانا وراستي قوره يعني روجلاتانا وراستي مزن او بروجا جوجر بيجن روجلاتنا وراستي نو كدبه و برايا من او هرتنه كي جيوبوليتيك شبكه جيوبوليتيك شا يعني او يعني روشا غزه وضفه روشا فلسطينيان لنا اسرائيل وبيغوارتن متاكد ممكن قال لك سيناريوهات هنا يعني انه فلسطينيان او دوله اسرائيل قوسريس دي سي عرب بين دولة اسرائيل به دولة يهودية به دولة جولكان يعني جولكان يعني دولتك يهودي به وديار قول غزة او 2 مليون و100 هزار درخن درفي سينور قول غزة او شر دسبي ولشكري اسرائيل داكبه وعردي داكبه وشكاي اريشكي عردي بك ايدي لبنان يعني ايراني جو تدخل نك دريا حزب الله رابه دريا ميليشيات خوي سوريا رابه ايران دشكي سكنا امريكا تشواد نرخيني بريز كاوا انا هركس دبيجن راوستن غزه شهر سر بيشي دبي يعني حياني غزه شهر سري الكويت دبي جو باخش بك تخت بك برايا شخصي يعني دبي هاولاتي يانجي الجيكي تاني شان كوم بكن مدني او خندقي حماس دمين يقول بن عردينه او دبي او خندقان قش بتقيمه وعرض جي تاخذ انت سيخوا جارك دي حماس نكرب الغزه امنو اساس اسرائيل تيك بده بله گلکس فاز بوده دکتر کاوا عزیزی الاستودیو کورسان بیشتر میبانیم.